سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. مەسرود خورشید لە کەناڵی ئاسیو سانکۆوە لە خزمەتیەوەی خۆشەویستین بۆ درێژەدانمان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. ئێستاش لە درێژەی ڤیدیۆکانمانە ئەمانەوێ باسی کۆلێژێکی تازە بۆ ئێوە خۆشەویست بکەین کە ئەویش کۆلێژی زانستە لە زانکۆی سلێمانی، تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی بە پارالێل زانکۆڵاین ئەگەر هەیبێ بە ئێواران چەندن بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-24 سوودی لێ ببینین. چکەوکو ئەزانن ئەم کۆنمرانە هی ساڵی خوێندنی 2022-2023 تەنها وەکو بەرچاوڕوونیەک ئەتوانین بەکاری بێنین لە پڕکردنەوەی فۆرمەکانمانە. فەرمون لەگەڵمان بن بۆەوەی لە درێژەی ئەم ڤیدیۆیەدا و ئەم خشتەی لە بەردەمانایە بۆ ئەوەی خۆشەویست باسی بکەین. یەکەم بەشمان لە کۆلێژی زانست بریتیە لە کۆلێژی بایۆلۆژی کە لەقەکەی زانستیە زانکۆڵاینی پارێزگا 89.837 و گشتێکەی 92.68، پارالێلی پارێزگا 89.233 و گشتێکەی 95.61. دووەم بەشمان لە کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی بریتیە لە بەشی کیمیا کە لەقەکەی زانستیە 86 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 89.3، پارالێلی پارێزگا 83.6 و گشتێکەی 86.2. بەشی کۆمپیوتەر لە کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی 81.667 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 87.667، پارالێلی پارێزگا 75.433 و گشتێکەی 81.52. بەشی فیزیا لە کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی 64.313 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.7، پارالێلی پارێزگا 60.6 و گشتێکەی 63.867. بەشی جیۆلۆجی واتە زەویناسی لە کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی 63.539 کەمترین کۆنمرەی وەرگیراوە لە زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی 68.367، پارالێلی پارێزگا 6.372 و گشتێکەی 6.372 واتە بە هەمان کۆنمرە پارێزگا و گشتێکەیەتی. کۆتا بەشمان لە کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی بریتیە لە بەشی ماتماتیک زانکۆڵاینی پارێزگا 62.526 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە، پارالێلی پارێزگا 59.922 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. خۆشەویستانم، ئەوانەی باسمان کرد لەم خشتەی کە لە بەرچاو بەڕێستانە بوو بریتی بوو لە کەمترین کۆنمرەی وەرگیرا و لە کۆلێژی زانست بەشەکانی لە زانکۆی سلێمانی بۆ ساڵی خوێندنی 2022-2023. تێبینیەکی بچووکمان هەبوو لە دوو بەشی کۆتایی کە بەشەکانی بیرکاری و جیۆلۆجی بوون، ئەمان بینی پارێزگا و گشتێکەی هەمان شت بوون. بۆچی ئەم کۆنمرانە هەمان شت بوون؟ خۆشەویستان، ئەلێرەیە خاڵێکەیە حەزەکەم بیزانن کە ئەویش بریتیە لەوەی هەر بەشێک داخوازی لەسەری کەم بێت، زۆربەی کات پارالێلەکەی بە پارێزگا و بەگشتی یان زانکۆڵاینەکەی بە پارێزگا و بەگشتی ئەکەنە هەمان کۆنمرە بۆ ئەوەی ئەو قوتابیانەی ئارەزومەندن بۆ ئەو بەشە بە کۆنمرەیەکی کەمیش بێت بتوانن تەقدیمی ئەو بەشە بکەن و وەکو کەسێکی پارێزگاکە هەڵسکۆتیان لەگەڵا بکرێت بۆ ئەوەی زۆرترین کەس وەربگرن لەو بەشانە کە داواکاری لەسەر کەمە. بەڵام هەندێک کەسمانەیە تایبەتمەند حەزی بەو بەشانەیە و ئەوێ لەوێ دەوام بکات بۆیە وەکو یارمەتیەک بۆ ئەوان ئەو نمرانە بەو شێوازە دانراوە. خۆشەویستانم، هیوادارین سوودتان لەم کۆنمرانە وەرگرتی بێ کە ئێمە بە ئەوی خۆشەویستمان باس کرده بوو تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن. هیوامان سەرکەوتنتانە، ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش بتوانن سوود لە کەناڵەکەی ئێمە وەربگرن و ئاگاداری کەمترین کۆنمرەکان بن.